سڵاوم کاتتان شاد بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنێکشنی دەنگی ئەمریکا کە لە کەناڵی NRT-شەوە دەتوانن بینەری بن. لێرە لە واشنگتن کاتژمێر 8 بەیانیە من هێرۆ زەنگەنە لەگەڵ هاوکارم دەخیلی شەمۆ بۆ ئەم بەرنامەیە میواندارتان دەبین. گەرمترین سڵاو و ڕێز بەرنامە ئیرۆدا جیڤینین کۆما G7 لە ئەڵمانیا دەست پێ دکە و ئالیکاریە ئوکراین لە سەری ئەجندەیە دانوستاندنی ڕێبەرین وڵاتین سازکارین جیهانەیە. گەڕا دیپلۆماسیا سەرۆکوەزیرێ عێراقێ بابەتی شرۆڤەین مەیە و هەروەسا بنگەها کێزین تورکیا لە دەڤەرەکە مووسڵێ دەبە ئارمانجا عێریشەکێ. ئەمێ ئاگەهین داوی ژوەڕە بدەین. و هەر لەم بەرنامەیەدا پێکەوە چیرۆکی ساریای تەمەن 15 ساڵان دەبینین کە فێرمان دەکات مرۆڤ لە خراپترین دۆخەکانی ژیانیشیدا چۆن دەتوانێت بەردەوام بێت لە تێکۆشان و بەرەو پێشچوون. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن دەمەک دژوار دەتێت جیڤینا کۆما هەفتیا وڵاتین لیبرال دموکراسی و دەوڵەمەندین جیهانێژی بەرکوچە نیشانین ڕاوەستاندنە شەڕێ لە ئۆکراینە خویان ناکون و هەروەساژی دەمێ چین دخوازە کاریگەریاخوا لە سەرانسەری جیهانێ بەهێز بکە. کۆشکاسپی دەبێژە ئەو ڕێوان ڕێبەران پێگرتن هەیە ڕاستیڤان پرزگرێکان بن بە ڕێبازین مینە پاکێتێک ژێرخانە ئابووری بە 600 میلیارد دۆلاران کووەکی دژبەریەک لە هەم بەردەستپێشخەریە بەنەسازیە بناوێ کەمەر یا چینێ و ڕێ یا چینێتی دیتن. دەوڵەمەندترین وڵاتین دموکراتیک و لیبرال ئین جیهانێ گەلک پرسێن هەفبەژی هەنە دانوستاندنان لەسەر بکن لە جیڤیناخوا یا دەبێژنێ G7 لە ئەڵمانیا. ئاستانگەن هەری مەزن و نێزیک کێمترین یا نزیکترین 1500 کیلومتران نێزیکی جیڤینە ئەو ژی لە باژارێ کیڤ پایتەختی یوکراینەیە و لە دوو ڕێژن داوی ڕاستی عێریشەک نو یا رووسیا تێ. میوانداری جیڤینا بلندا G7 ڕاوێژکاری ئەڵمانیا ئۆلاف شۆلز گوت کو ئەو لە هەیە یوکراینیا پێشینەیەک سەرەکەیە. ئەف ساڵ G7 جهێ ڕێبەرین ئەفریقا باشوور و هندستانیژی لە جیڤینێ ڤەکرنە. سەرۆکی ئۆکرانیا دەڵێت وڵاتەکەی پێویستی بە سیستەمی بەرگری ئاسمانی پێشکەوتووە بۆ ڕێگەگرتن لە موشکی رووسیا و ڕۆژانە لەگەڵ هاوبەشەکانیدا لە پەیوەندیدایە بۆ گواستنەوەی چەک. ڤلۆدیمیر زێلێنسکی گوتی هاوبەشەکانی پێویستە خێراتر هەنگاو بنێن ئەگەر ئەوان بەڕاستی هاوبەشیان بن نەک چاودێر. ئەو گوتیشی لە ماوەی 24 کاتژمێر ڕابردوودا رووسیا 72 موشکی هاوێشتووە. گوتیشی ڕێبەرانی کە بۆ کۆبوونەوەی گروپی 7 لە ئەڵمانیا کۆبوونەتەوە توانای ئەوەیان هەبوو شەڕانگێزیەکانی رووسیا ڕابگرن. رووسیا بەم دواییانە هێرشەکانی بۆ سەر ئۆکرانیا زیاد کردووە کە بۆ هۆی کەوتنی شارێکی استراتیژی ڕۆژهەڵات بۆ دەستی هێزەکانی سەر بە رووسیا. سەرۆک بایدن لە میانەی کۆبوونەوەی سەرکردەکانی گروپی 7 لە ئەڵمانیا بە ئاماژەدان بە هێرشە موشەکەکان بۆ سەر کیێڤ گوتی ئەمە زیاتر درڕندایەتی ئەوان نیشان دەدات لە کاتێکدا گەورەترین ململانەی ئەوروپا لە وەتای جەنگی جیهانی دووهەمەوە پێ لە 5 مانگی دەنێت هاوپەیمانێتی ڕۆژئاوا کە پشتگیری لە کیێڤ دەکات نیشانەکانی فشارەکانی پێوە دیارە لەو کاتەی کە ڕێبەرەکان نیگەرانن لەمەڕ زیادبوونی تێکچوونی ئابووری. و دۆه یەکشەمێ و لێ داویە یەکەم ڕۆژە جیڤینین خوا ڕێبەرین کۆمەڵەیە G7 دەرکەتن ji بۆ قسە و باس و سوحبەتên neffermî و tinazeyان wan û xanimên wan jî wêneyên dostane bi hev re kişandin li hindavî paşperdeya Alp. Ew ji holên civînan derketin piştî rojeka dirêj a danûstandinan û wan pes naye girtina komeleya xwe da piştî ku wan پاکێژێک بە 600 میلیارد دۆلاran ڕاگەهاندی ji بۆ ئاڤادانکردنا ژێرخانە ئابووری و گەشە پێدانێ. سەرۆکی کۆمیسیۆنە یەکەتیا ئۆروپی گوت ئەو دخوازن نیشا جیهانێ بدن دەما وڵاتین دموکراتخواز بگەنە هەف ئەو بە هەڤڕە دەخەبتن لەسەر یەک ڕێکە بەرهەمدار ji gelên ئەوروپی û gelên سەرانسەری جیهانێ ڕە.
گروپی حەوت وڵاتانی دەوڵەمەندی دیموکراسی هەوڵیاندا بەرەیەکی یەکگرتو نیشان بدەن دژی داگیرکاریەکەی رووسیا لە ئۆکرانیا. هاوکات تاوتوێی کەمکردنەوەی کاریگەریەکانی جەنگەکە دەکەن لەسەر بەرزبوونەوەی نرخەکانی خۆراک و وزە لە جیهاندا و نیگەرانن سەبارەت با قەیرانی ئابووری جیهان. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە کورد کۆنێکشن میواندارێتی دکتۆر کەمال سیدۆ بەڕێوەبەری بیرۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕێکخراوی گەلانی ژێرهەڕەشە دەکات. دکتۆر کەمال سوپاس بۆ کاتەکەت. دەمەوێت بزانم ئەو سزایانی وڵاتانی ڕۆژئاوا بەگشتی وڵاتانی ئەندامی کۆمەڵی حەوت سەپاندویانە بەسەر رووسیا کاریگەریەکی پێچەوانشی هەبووە بەسەر ئەو وڵاتانە خۆشیانەوە کە دەبینین هەڵاوسانی دارایی هەیە بە هەمان شێوەش گرانیە. جا پرسیارەکەم ئەوەیە پێت وایە وڵاتانی کۆمەڵی حەوت لەم هەلومەرجەی ئێستادا بتوانن پرۆژەیەکی کاریگەر دابڕێژن بۆ بەرەنگاربوونەوەی خراپبوونی ڕەوشی ئابووری؟ ڕۆژ باش هێروخان ڕۆژ باش پێکت دەخیل ji Almanya ji bajarê Göttingenê em jî tedî çavdêriya civîna grupa heft dikin. Rewş li Almanya piştî şerê Ukrayna piştî destpêkirina êrişa durindeya Putin li dijî xelkê Ukrayna li dijî welatê Ukrayna û destpêkirina sizayên aborî ji aliyê Almanya û welatên diniyê NATO va li dijî Rusya ڕەوش بڕاستی خراپ بووە نەها سەرا بەحساوەیەکێ بکەم gelek xelk nerazîne wexta niha li Elma û li nêzîkî bajarê Garmisch-Partenkirchen li derê ev civîn pêktê li ser sînorê Nemsa 18,000 polîs li derê hatine civandin di behsaweyekê dikin dibêjê mesrefa xerceya vê civînê 170 milyon euroye 100 kilometr derdora bajêr yan jî derdora koşka Elma û hatine girtin ji ber ku kes nêzîkî wê herêmê nebe her wiha îro û sibe wê dibistan jî bên girtin kes nikare دکتۆر مەبەستم لە پرسیارەکە ئەوەیە کە ئایا ئەمان ئەتوانن پرۆژەیەک دابڕێژن بۆ بەرەنگاربوونەوەی ئەو هەڵاوسانی ئابووریە کە ئێستا لە جیهاندا هەیە پرۆژەیەکی کاریگەر بێت؟ لۆماژی دixwazim vê yekê bêjim yani xelk dixwazin dibêjin ev civîna ku yan jî nav lê dikin şow ew şoyan ha ku li Elma û tê çêkirin 50,000 kunên kanalîzasyonê hatine kontrolkirin ji bo asayişê niha li bendêne ku projeyek hebe ji aliyê van dewletan va ji bo başkirina xelkê yani roj bi roj tişt biha dibe niha li Almanyane tişt biha dibe pereyên gazê, petrola, benzîne, nizanim her tiştek bandora xwe li ser tiştên xwarinê jî hene li ser avê hene, elektrîkê hene rewş xerabtir dibe. Loma jî xelkê Almanya dwê bawerî de me her wiha xelkê hemû heft welatan li wê bendê ne ku projeyeke karîger hebe ji bo ku rewşa xelkê baştir bibe hêviya xelkê waye. Loma jî gelek protesto tê kirin niha nêzîkî wê deverê li Münşinê gelek xelk kom bûye xwepêşandan tên kirin divê rasta şerê Ukrayna digereke bêbehezkirin lê gelek pirsên dunyayê yê din jî hene divê neyên bîrkirin mesela hawirdorê mesela aborî we niha behez kir. بەڵێ دکتۆر پێشتر دەگوترا گەمارۆ خستنە سەر هەناردەی نەوتی رووسیا داهاتەکانی ئەو وڵاتە بە ڕێژەیەکی بەرچاو کەم ئەکاتەوە. ئێستاژ وڵاتانی کۆمەڵی حەوت دەیانەوێت گەمارۆ بسەپێنن بەسەر بازرگانی ئاڵتوونی رووسیا. دەمەوێت بزانم ئایا ئەم سزایانە دەبنە مای نەهێشتنی داهاتی رووسیا و هەر هیچ نەبێت بە ئەندازەیەک ببێت کە نەتوانێت درێژە بە شەڕەکەی بدات؟ Helbet pêwîst e her tiştek bêkirin ji bo ku yani êrişên Rusya li dijî Ukrayna bên rawestandin lê gerek em zanibin Rusya welatekî mezin e hevkarên Rusya hene Çîn hene gelek welatên din niha em bêjin li civîna grupa heft Hindistan û Endonêsya Başûrî Efrîqya Senegal Arjentîn hatine dawetkirin yek ji armancên دعوتکردنا وان ولاتان او وان جی راضی بکن بشداری سزایا بن gelek zahmete ku sezayên bi sezayên aborî mirov wisa bike ku Rusya dakeve serçogan lê hewldan berdewamin
قناعتها من دا دفي نتن سزاها بن دا عيني وقت دا جي دفي گفتگوها بن يعني وقتانها پشتی دمك جوینا گروپن بیست لاندونيسيا رونشت دور دا دفي هدي او كانالين كوهنا اخافتن لبلغر روسيا بردوام کرن يعني مروف دفي بدريان بمشي رين سزا اليكاريا اوكرانيا جبوكو بباريزا عيني وقت دا دفي كانال بين فكرن لقال روسيا جبوكو افشار بدايو بيج بالكو خلق قالكي نارازينا هروها الام وكري خستنا ما انها سبي ام بلافوكا كي بلافكن ام دوبل ستاندارد يعني عم بقوتنا دوبل ستاندارد رفتارا ناتو لقال بروبليم الدنيا بروتستو دكن تايبتي لسر إيرشن تركيا لدجي خلقي ما لكردستاني ولسوريا والقلق دا باردن بەڵێ دکتۆر یەک پرسیاری تر سەبارەت بەو کۆبوونەوەی برێکس کە ئەنجام درا لە نێوان رووسیا و با بڵێن وڵاتانی تری وەکو چین و هندستان و ئەو وڵاتانە تۆ پێت وایە ئەم کۆبوونەوەی برێکس ببێتە هۆی بوژانەوەی ئابووری رووسیا؟ حتى انها تشتكو ام دزانن روشا روبل باشتر دبي روشا روبل خرابتر نبي ابوريا روسيا جي خرابتر نبي وكو بيويست قالك بازار هنا تشين وهندستان وقالك ولاتن دن روسيا دكارا غازي ونفتي وتشتن دنجي بفروشة يعني بريكسيك وبيشارة دفي امش بيرا نكن يعني روشا روسيا ايرو نروشا سوفيتا بري چين هيا ولاتن دن هنا لوما موجود دفي اف شرب الداوي بي وجبوكو روشا خلقين ها برچبين وچي بي قالك ولاتن افريقيا بله دكتور كمال سيدو زور سپاس دەکەین بۆ کاتەکەت. زۆر سپاس بێوەش. دادگەها بلندا ئەمریکا بڕیارەکە خۆیان بەری 5 ساڵان بڕیارە دیرۆکیە بناوێ ڕۆ وید یان ڕۆ ڤەرسس وید یاکو مافێ دەستوریەش بەربرنێ دەدا ژنان هەڵوەشاند بە 6 دەنگین ئەرێ یەن نەه ئەندامên دادگەهێ لە چەندین باژارن ئەمریکا خەڵکێ لە دژی بڕیارە دادگەها بلند نەڕازیبوونان ڕێدخن. لە کاتێکدا هەندێک لە ویلایەتەکان دەستیان کردووە بە جێبەجێکردنی یاسای قەدەخەکردنی کۆتایی هێنان بە دووگیانی و ژمارەیەک لە کلینیکە پزیشکیەکانی تایبەت بەو کارەیان داخستووە هاوکاتیش داکۆکیکاران لە مافی لەباربردنی منداڵ لە شارەکانی وەک نیویۆرک، لۆس ئانجلس، بۆستۆن، واشنگتۆن و ئەتلانتا لە دژی بڕیارەکەی دادگای باڵا و هەڵسوکەوتی ویلایەتەکان سەبارەت بە هەڵوشاندنەوەی ئەو مافە چەند ڕۆژێکە دێنە شەقامەکان و ناڕەزایەتی خۆیان دەردەبڕن. ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە چونکە بێزار و ماندوین لەو هەموو ترسا هەموو ڕۆژێک ژیانمان ڕوبەڕووی مەترسیە و وەک مرۆڤ مامەڵەمان لەگەڵدا ناکرێت. ئێمە ماندوین بەڵام ڕناوەسین لە چالاکی و خەبات تاکو دەرکەوتنی ئاسۆ و ڕۆشناییەک. راپۆرتەکان باز لەوە دەکەن کە هەزاران کەس لە شاری نیویۆرک بۆ ناڕەزایەتی دەربڕین لە دژی قەدەغەکردنی مافی لەباربردن لە ناوچە جیاجیەکانی شارەکە لەوانە لە تایم سکوێر لە مەنهەتەن کۆبوونەتەوە. پێم وایە نیویۆرک شارێکی لایەنگری مافی لەباربردنە و هەر بۆیەش پێم وایە ئەم خەڵکە پشتگیری لە یەکتر دەکەن. دادگای باڵای ئەمریکا ڕۆژی هەینی بڕیاری مێژوویی ڕۆڤی وەیدی بە 6 دەنگی ئەرینی بەرامبەر بە 3 دەنگی نەرینی هەڵوەشاندەوە بڕیارێک کە دانی بە مافی دەستوری ژنان بۆ کۆتایی هێنان بە دووگیانی دادەهێنا. بە هەڵوەشاندنەوەی ئەم بڕیارە دەسەڵاتی بڕیاردان لەسەر مافی کۆتایی هێنان بە دووگیانی دراوە بە ویلایەتەکان و پێشبینی دەکرێت قەدەغەکردنی لەباربردن دەستبەجێ یان لە ڕۆژانی داهاتوودا بەلایەنی کەمەوە لە 25 ویلایەتی ئەمریکا جێبەجێ بکرێت. خۆ پیشاندەران لە چەند ڕۆژی ڕابردوودا بڕیارەکەی دادگای باڵایان بە بێزارکردن و دێرکردووە و لایەنگرانی ئازادیش نیگەرانی خۆیان دەربڕیوە لەوەی کە بڕیارەکانی داهاتووی دادگای باڵا مافی هاوڕەگەسخوازان و کۆمەڵەی LGBTQش بگرێتەوە. من پێم وایە کۆتایی هێنان بە دووگیانی دەبێت بۆ هەموو کەسێک بە خۆڕایی پارێزراوی یاسایش بێت، نەک تەنها بۆ ژنان بەڵکو بۆ پیاوانی ڕەگەزگۆڕ، کەسانی کۆیر بە شێوەیەکی ڕەهاش بۆ هەر کەسێک بێت کە پێویستی بە لەباربردن بێت. هاوکاتی خۆپیشاندانەکان دژ بە بڕیارەکەی دادگای باڵا لەلایەکی دیکەشەوە لایەنگرانی هەڵوەشاندنەوەی مافی لەباربردنی منداڵ بە شێوەیەکی بەرفەراوان پێشوازی لە بڕیارەکەی دادگای باڵا دەکەن و جەختیش لەسەر ئەوە دەکەنەوە کە پێویستە هەموو شێوازەکانی کۆتایی هێنان بە دووگیانی لەوانەش حەبی لەباربردنی منداڵ لەسەر تاسەری ئەمریکا قەدەخە بکرێت و دەڵێن کۆتایی هێنان بە دووگیانی بژاردەیەکی شەخسی نییە، بەڵکو ئەو بژاردەیە دوو کەس دەگرێتەوە و بە کۆتایی هێنان بە ژیانی کەسێکی دیکە کۆتایی پێدێت. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن.
کاردانەوەکان لەسەر هەڵوەشانەوەی بڕیاری ڕۆڤی وەید بۆ مافی لەباربردن لەناو ئەمریکا و لە دەرەوەی ئەمریکاش بەردەوامە. دەچینە لای هاوکارمان بەفراونووری بۆ زانیاری زیاتر لەو بارەیەوە. بەفراو بەیانیت باش، دەزانم کاردانەوەکان هەر بەردەوامن، لەم بارەیەوە چی نوێ هەیە؟ هێرۆ ئەو کاتەی ئێوەش باش، کاردانەوەکان گەلێک با بڵێن بەرفەراوان بووە، هەم لە ئاستی نێودەوڵەتیە هەم لە ئاستی نێوخۆی ئەمریکادا. لە ئاستی نێودەوڵەتیە بۆ نمونە سەرۆکی فەرەنسا ئیمانوئیل ماکرۆن لە تویتری خۆی نووسی بووی و بڵاوی کردبووە کە گوتبی و هاوسۆزی خۆم دەرەبڕم بۆ با بڵێن ئەو هەموو ژنانەی ئەمریکا کە لەلایەن دادگای باڵاوە لە مافێکی یاسایی بێبەش کراون و هەر سەرکۆنەی بڕیارەکەی دادگای باڵای کردبوو و هەروەها بۆ نمونە جاستین تۆرۆدۆ سەرۆکوەزیرانی کەنەداش بە هەمان شێوە گوتبی و هاوسۆزی خۆم دەرەبڕم بۆ ملیۆنان ژنی ئەمریکایی کە لە ئیستادا بێبەش کراون لە مافێکی بنەڕەتی خۆیان و گوتبی و نە سیاسیەک نە سیاسی نە حیزب نە هیچ پیاوێک ناتوانێت بە ژنێک بڵێ کە بە جەستەی خۆت لەگەڵ جەستەی خۆت چی بکە یامەیکان. یا هەر بۆ نمونە بۆریس جۆنسۆن سەرۆکوەزیرانی با بڵێن بریتانیا ئەویش گوتبووی بڕیارەکەی دادگای باڵای ئەمریکا بڕیارێکی گەورە بووە بۆ دواوە، یان گوتەبێژی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان ئەویش بە هەمان شێوە گوتبووی کە سنووردارکردنی دەستڕاگەیشتنەکان بۆ لەباربردنی منداڵ وا ناکا کە خەڵک بێت لەو بڕیارە نەکەنەوە، بەڵکو وا دەکا کە با بڵێن ئەو کارە کوشەندەتر بکە بۆ ئەنجامدەرانی. گەلێک با بڵێن کاردانەوەی نێودەوڵەتی زۆر بوون، بەڵام بەداخەوە پێم وانە بێ کاتمان هەبێ بەفراو لە ناوخۆییە کاردانەوە ناوخۆیەکان چۆنە تا ئێستا؟ کاردانە ناوخۆیەکان دوێنە باسمان لە کاردانەوەی ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا کرد کە چۆن ستایشی بڕیارەکەی کردبوو. ئەمڕۆژ بە ئاماژە با بڵێن کاردانەوەی جێگیری پێشووی سەرۆکی ئەمریکا سەرۆکی پێشووی ئەمریکا بکەم مایک پێنیس، ئەوش بە هەمان شێوە ستایشی با بڵێن بڕیارەکەی دادگای باڵای کردبووە، گوتبووی و کە ئەو بڕیاری دادگای ئەمریکا سەرەتایەکی نوێ بۆ با بڵێن گەلی ئەمریکا دەستەبەر کرد و دەستەبەر دەکات و هەروەها ستایشی بوێری دادوەرەکانی دادگای باڵای کردبوو. بەڵام لە بەرامبەریشتا بۆ نمونە ئۆباما سەرۆکی پێشووی ئەمریکا ئەویش با بڵێن سەرکۆنەی بڕیارەکەی دادگای باڵای کردبووە، گوتبووی و کە دادگای باڵا بە هەڵوەشاندنەوەی ئەو یاسایە نەکەر ئەو یاسا 50 ساڵی هەڵوەشاندوێتەوە، بەڵکو گوتبووی و بەهۆی حەزی سیاسەتمەداران و حەزی ئایدۆلۆژیستەکانەوە ژنانی ئەمریکا بێبەش کراون لە بنەڕەتیترین مافی سەرەتایی خۆیان. بەڵێ بەفراو دەمەوێت ئەو پرسیارە بکەم، زۆربەی چالاکوانان باز لەوە ئەکەن کە ئەم بڕیارەی دادگای باڵا کە هەڵوەشاوەتەوە ئەمە زیاتر کار دەکاتە سەر ژنە هەژارەکان، بۆچی وا ئەڵێن؟ هێرۆ خۆی ئەمە بە دوو هۆکاری هەیە کە چۆن کار دەکاتە سەر ژنانی کەمینەوە ژنە هەژارەکان. یەکەم لەبەر ئەوەی کە وەک دەزانی باسمان کرد کە ئەم بڕیارە لە هەموو ویلایەتەکانە قەدەخە ناکرێت، لە هەندێک لە ویلایەتەکانە مافی لەباربردن ڕێگە پێدراوە. ئەو ژنانەی کە لە ڕووی دارایی و کێشایانیە ئەتوانن بچنە ویلایەتەکانی دیکەوە و ئەتوان بە ئاسانی دەستیان بگا بە هەر شتێکە بیانەوێت و با بڵێن کۆتایی بە دووگیانی خۆیان بهێنن، بەڵام ژنانی فەقیر بێگومان یەکەم ناتوانن گەشت بکەن و دووهەم لەوانە بێت لە ڕووی با بڵێن لەمە بە دوایشەوە وەک چۆن ئیستا با بڵێن لایەنگرانی هەڵوەشانەوەی ئەو مافە سوورن و جەختەکەن لەسەر ئەوەی کە هەموو جۆرێک پێداویستیەکانی لەباربردن دەبێت قەدەخە بکرێن، وەک بۆ نمونە حەبی لەباربردن کە پێم وابێ کە حەب یەکێکە لەو شتانەی کە لەباربردن با بڵێن بەکار دەهێنێ، ئەگەر ئینشورانس یا بیمەکان نتوان ئەوە بکەن ئەمەش یەکێکی تر لە ئەوانەیە کە بەڵێ ئەمەش مەترسی ئەوە هەیە کە ژنان بە شێوەیەکی ناتەندروستانە و کارە بکەن. زۆر سوپاس بەفراو. بەڵێ بێگومان ناتکە. دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê.
دانوستاندنین ڕاستەوخە دنێڤبەرە ئەمریکا و ئیرانێدا ji بۆ ژنوڤەژاندنە پەیمانە ناڤۆکیە ساڵە 2015 دێ لە دەمەک نێزیک دەست پێ بکن. وەزیرێ دەرڤێ ئیرانی ئەفراگە هەندایە و گوتیەک و مەزنە دیپلۆماتی کەتیا ئۆروپی دخوازە دابڕینە بمەهان ئادانوستاندنان بداوی وەرە گەلۆ پێشبینیە چ تێکردن نەجی باڵایی بە نوچێ بڤی دەنگ و باسی ڕا پێداچوون کریە نەجب چی هەیە توشمارە بێژیم چ دزانن لەسەروان نوچەیان بەێ دەخیل وەک دزانی و دەخۆیانە وەزیرێ دەرڤەیە ئیرانێ ئەمیر عەبدوڵڵاهیان وەکە چاودێر دەبێژن هەندێکی نەرمبوون هەیە vê carê نەرمبوونج بۆ دیالۆگ و دەستپێکردنا پشتی سێ هەیڤان ji rawestana vê diyalogê و جاردی و ژیاندنا vê diyalogê لەگەل hêzên navnetewî و bi taybet jî لەگەل ئەمریکا عەبدوڵڵاهیان got ku pêwîst e vê carê Washington ciddî be û berjewendiyên netewa Îranê li ber çav derbas bike. Her wisa wî got dema ku em bigehîne li hevhatinekê ev danûstandine an ku encamên vê peymanê dê ji bo her kesî baş bin ji bo hemî cîhanê dê bifeyde bin. Dîsan daxweya kirin ku divêtin Amerîka hind pêngavan bavêje yani hem Tehran û hem Washington hind biryaran bide. Ew biryar çi ne dexîl? Biryar ew in ku Amerîka wek dizanî di sala 2018 da dema serokatiya serokê berê Donald Trump xwe yek alîvek şandibû ji peymana navûkiya bi Îranê ra. Hind ambargo an ku sizayên nû danebûne ser Îranê. Îran dixwaze bê şert ew ambargoyên wî demî hatine danan hilîne. Her wisa jî Amerîka piştî wê demê Heres Sewrî an ku zêrevanên şoreşa İslamî li Îranê kirine lîsta terorê da ew dibêjin pêşwex divê ev şerta rabibin. Başa necîb komala G7 guneha li Almanya têkirin wê rol hebe ji bo bilezxistin yan jî bi sanahîkirina destpêkirina van danûstandinan? Dexîl li gûr daxweyaniya qesra Elîzê ya serokatiya Fransayê ku daxweyaniyek de derbarê vê meselê. Ew dibêje subê roja sêşembî di civîna subê da çar serokên çar welatan wê bihêne cemhev. Serokê Amerîka Joe Biden her wisa serokê yê Fransa Emmanuel Macron û serok wezîrê Brîtanya Boris Johnson û serok wezîrê yê Almanya Olaf Scholz. Wê civîneke çarqûlî encam bidin yek ji xalên danûstandinê vê lûtkeyê vê civîna taybet da danûstandinên bi Îranê rane û derbarê pirsa bernama atomî ya Îranê ye. Başa İsraîl çi dibêje? Dexîl İsraîl heta raddekî dûdil û neraziye. Weke kenalê 12 İsraîlê li gor daxweyaniya berpirsekî emnî ku navê wî nehatiye eşkerekirin ew dibêje bi çi şêwekî nabe Rojava û Amerîka li gel Îranê divê demê da bikeve danûstandina. Ji ber ku Îran dema ku wek dizanî ku pêwîstiya cîhanê bi enerjiyê û bi gaz û bi petrolê heye. Dema ku Îran bikeve nav civaka navnetewî wextî dê abûriyayê pêz bikeve û dê gelek tiştên xirab bike. Necîb Balayî hevkarî me ji pêşkumirsî Amerîkî rastixwe bi me re bû. Spas Necîb. سەرۆکوەزیرانی عێراق مستەفا کازمی لە میانەی سەردانەکەیدا بۆ ئێران ڕۆژی یەکشەمە لە تاران ڕایگەیاند ئێران و عێراق ڕێککەوتون لەسەر هەوڵی بەدەستهێنانی سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. سەردانەکەی کازمی بۆ ئێران ڕۆژێک پاش گەشتەکەی بوو بۆ عەرەبستانی سعودیە بە منبەستی بوژانەوەی و توێژەکانی نێوان ئێران و سعودیەی نەیاری هەرێمی. کازمی لەگەڵ سەرۆکی ئێران ئیبراهیمی ڕەیسی کۆبووە و پێکەوە کۆنگرەیەکی هاوبەشیان ئەنجامدا. ڕەیسی گوتی و توێژ دەتوانێت کێشە هەرێمیەکان چارەسەر بکات. ئێستاش دەچینە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر بۆ زانیاری زیاتر لەسەر سەردانەکەی کازمی بۆ عەرەبستانی سعودیە و هەروەها بۆ ئێران. دڵشاد ئەم کاتت باش دەکرێت پێمان بڵێیت کازمی بۆچی لەم کاتەدا هەر لە پاش سەردانەکەی بۆ عەرەبستانی سعودیە سەردانی ئێران دەکات.
بەڵێ دیارەوە کاگەدارن کە مستەفا کاظمی سەرۆکۆزیرانی عراق دوای سەردانەکەی بۆ عەرەبستانی سعودی ڕاستەوخۆ سەردانی کۆماری ئیسلامی ئێرانی کرد. وتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ئاماژەی بۆ کرد کە مستەفا کاظمی ئامانج لە سەردانەکەی مستەفا کاظمی سەرۆکۆزیرانی عراق بۆ کۆماری ئیسلامی ئێران بۆ زیندووکردنەوەی وتوێژەکانی نێوان عەرەبستانی سعودی و کۆماری ئیسلامی ئێران بووە. بەڵام بەرپرسانی عراقی ئاماژە بۆ کەن کە عراق خۆی لە حاڵێکدا نییە کە بتوانێت نێوانگیری لە نێوان دوو وڵاتی هەرێمیدا بکات کە بەتایبەتی کە عراق خۆی سیادەی لە دەستداوە، بەتایبەتی عراق خۆی گیرۆدەی دەست کۆمەڵێک قەیرانی یەک لە دوای یەک و کۆمەڵێک قەیرانی ناوخۆیی گەورەیە. بۆی ئەوان پێیان وایە کە مستەفا کاظمی سەرۆکۆزیرانی عراق لە ئێستادا خۆی لەسەر سەدر مەحسوبە و خۆی دۆخی زۆر باش نییە. بۆیە دوای سەردانەکەی بۆ عەرەبستانی سعودی ڕاستەوخۆ پێویستی بەوە هەبووە کە سەردانی کۆماری ئیسلامی ئێران بکات و ئەو گومانانە بڕەوێنێتەوە و ڕوونکردنەوە بە بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران بدات لەسەر سەردانەکەی بۆ عەرەبستانی سعودی. واتە ئەگەرچی سەردانەکە بە ڕواڵەت و بە پێی لێدوانی بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران بۆ ئەوە بووە کە بۆ زیندووکردنەوە یاخود بۆ کە کاظمی ڕووەک و ڕۆڵی نێوانگیری بگێڕە لە نێوان هەردوو وڵاتدا. بەڵام عراق خۆی لە قەیرانێکی گەورایە، خۆی پێویستی بە هاوکاری و کۆمەکەی نەکەوەی کە ئەمە دیارە بە پێی وتەی بەرپرسانی عراقی خۆی پێویستی بە هاوکاری و کۆمەکەی نەک ڕۆڵی نێوانگیری بگێڕێ. بۆی ئەوان پێیان وایە ئەم سەردانە زیاتر ڕەبتی بەوە هەیە کە کاظمی خۆی وەزعی باش نییە و سەردانی عەرەبستانی سعودی کردووە. بەتایبەتی لە ئێستادا سەدر کشاوەتەوە و هەموو ئومێدێکی کاظمی لەسەر سەدر بوو کە جارێکی تر لە پۆستەکەیدا بمێنێتەوە. بۆیە پێیان وایە زیاتر سەردانەکەی بۆ کۆماری ئیسلامی ئێران بۆ ڕەوانەوەی ئەو گومانە نەبووە لەسەر سەردانەکەی کە بۆ عەرەبستانی سعودی ئەنجامی داوە و پێدانی ڕوونکردنەوە بووە بە بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران. بەڵێ باشە دڵشاد، دەزانین ئێستا عێراق لە با بڵێن قەیرانێکی سیاسیدایە. دەمەوێت بزانم لە ئێستادا کاظمی ئومێدی ئەوەی هەیە کە لە پۆستەکەی بمێنێتەوە؟ بەڵێ دیارەوە خۆتان ئاگدارن مستەفا کاظمی سەرۆکۆزیرانی عراق لە ساتە وەختێکە بووە سەرۆکۆزیرانی عراق کە لایەنە سیاسیەکان لە کێشمەکێشێکی گەورە بوون نێوان لایەنە سیاسیەکان دۆخی شەقامی عراق شڵەقا بووە. گینا مستەفا کاظمی سەرۆکۆزیرانی عراق هیچ کوتلەیەکی پەرلەمانی نییەوە بە پێی استحقاقی انتخابی نەبووتە سەرۆکۆزیران. بۆیە تەنها چانسی مستەفا کاظمی بۆمانەوە لە پۆستەکەی ئەوە بوو کە سەدر لە نێو ململانیەکانە بمێنێتەوە و لە حاڵەتی ڕێکنەکەوتنی نێوان لایەنە سیاسیەکاندا جارێکی تر لەسەر مستەفا کاظمی سەرۆکۆزیرانی ئێستای عراق ڕێک بکەونەوە جارێکی تر لە پۆستەکەی بمێنێتەوە. بەڵام لە ئێستادا لایەنە شیعەکان زۆر نەیاری مستەفا کاظمی سەرۆکۆزیرانی عراقن. تەنانەت ئەمڕۆ سەرکردەیەکی دەوڵەتی یاسای سەر بە نووری مالکی سەرۆکۆزیرانی پێشووی عراق لێدوانێکی داوە باس لەوە کە کاظمی تۆمەتبار کردووە بە سیخوڕیکردن بۆ وڵاتانی ڕۆژاوایی. بۆیە لە ئێستادا کاظمی هەرچەندە خۆی بەو ئاراستەیە ئیشەکە کە لە پۆستەکەی بمێنێتەوە، بەڵام لایەنە شیعەکان زۆر نەیارن و بە دوای بەدیلێکا گەڕێنەوە بۆ ئاراستەیە ئیشەکەن کە کەسێکی تر بدۆزنەوە کە ببێتە شوێنگرەوەی مستەفا کاظمی. ئەگەرچی ئیرادەیەکی تر هەیە لە نێو عراقیەکانە کە پێیان وایە بۆ تووڕەنەکردنەوەی سەدر و ئیستفزاز نەکردنی سەدر جارێکی تر کاظمی بمێنێتەوە. بەڵێ دڵشاد ئەنوەر، سپاس. و دۆ یەکشەمێ ئەبراهیم کالن بەردەفکی ئۆفیسا سەرۆکی تورکیا گوت سەرۆک ئەردۆغان دێ ڕۆژە سێشەمێ بەری جڤینە بلندا ناتۆ لە مەدریدێ بەشداری گەڕەکە دانوستاندنان ببە بە ڕایەدارین سوید و فنلەندێڕا و بە ڕایەدارین دیین ناتۆڕا. فنلند و سویدیش بۆ بەرتەکردنا لێ دێژی داگیرکردنا ئوکراینە ژە ئالی رووسیا بە داخوازە ئەندامەتیە ناتۆی کریە. لێ ئەف داخواز ڕاستی دژبەریە تورکیا هات و ji ber piştgiriya wan du welatên Ewropî ji Kurdan re û embargoyên çekan li ser Tirkiye Enkerê dibêje ew dê wê daxwazê vîdeo bike. Çi pêşveçûn di vê pêvajoyê de hene Eyûb Demîr peyamîrê dengê Amerîka li Enkerê niha rastebixwe bi merayê wê agehiyan bide me. Eyûb fermû. Daxilwek pêjî amaje kir rastî yani civîna NATOyê li Tirkiye jî ana bi selema bêjan çavê Tirkiye li ser vê civînê bû sibê û vê civîn bê çêkirin. Berî vê civînê ji xwe li TFK çaremîn yani çar hêl û beşdarî vê civînê dibin. Türkiye, Finlandiya, NATO, Finlandiya, Swêd û Stoltenberg wê beşdarî vê civînê bide. Armanc ew e ku endamtiya Swêd û Finlandiyayê ser wî bisekinin. Lê îro civîna din li Enqerê heye ew jî civîna kabînê ye
دبی جوینه دا سرکومارن ترکیه رجب طایب اردوغان سرکاتیا وی جوینه و دکه بابتا هری تایبت چیدیسا سبی جوینه کو وی چکرن yani ya NATO'yu selvi ve gotuda bakın Erdoğan gruba kan mezin dahili ve civina NATO'da yani derbasi Madrid'de bebe böyleri hedefine çevirken ve deri tebayi vatandaşı emdiden berçam rasti ev civina NATO ama Rojava Türkiye tebayi قربان دیه سرخواه جبو ویجی سویت شو در کده و دیار بده لگورا راگهاندن و پیامل کو درد کردن جه حکومت ترکیه و بلش راگهاندن ترکیه گلو چه ترکیه و هناك نرمی نشان بده و جاری کو جوینا هلبت دم بریاره هاتیه کو چند روز دینا و جوینا بلندان ناتوی لمدرید بیدان بخیر yani ben bu hafta davi dikarım ve çünkü nermbuniyet yani rayadaranda derdik ederek. Le tişteki usad bitbar sevdaset evi bejim deli anjisuy filanda bebe endame NATO'ya hayanatı tişteki usad bitbar yine le emdebayi vatafu ravşa siyasi dedim dersem yine ki nermbuniyet heye le tübe ve zedeter biyardıdan bu avlütteya çarenin yani çarhezi biyaneti ve dersine peş. كاسك بحثي وي اگر دكا اگر هاتو تركيا فيتو يعني او بريانا يعني او داخوازا فنلند وسويدي فيتو كن كاسي لو تركيا هزرا وي انجام وي كرنا Yani livederi dışteri kadar kerepeş hidayet ecimedisa bahs kırı bu desilati yani ve encama yani embejin helvesta Finlandiya Suedi zedetir de berkab. Ve opozisyon da bize ko pevist bine ko mesela bana avkat zede derkabın peş ve opozisyon via wet stikneki jibo destilati bu helbejatın eci bekartine diyardıkın ne tebahi gele Türkiye rastı dınav kayrana khoy ya aboriya zedetir berkabı. ايوب دمير بيعمل دنجي امريكا الانكري بمره ابو سباس وبنجاهك ارتشا تركيا لدى فركا بالزغا موصل راستي اريشا كيتي ايرو دشمبي كاوا عمر بيعمل دنجي امريكا الموصل بمره يا جبوكو ام اگاهين داوي بزانن كاوا تش جمت هيا لسروي اريشا كو هاتي كرين بله دم باش داخل ده بشف ایرش هاتیه کرن لسر سربازگاه زیلکان بود کویت باکور دشتا نینوا سربازگاه زیلکان مدویت از جاره پیناسه که پیبدم داخل سال 2015 دا هاتیه دا مزراندن به مبستاوی چنده کو مشق و راهنانا به هزن اتین نجیفی بکد کو پارزگار وی دمی بوی پارزگاه نینوا و حتی نوکه اف سربازگاه نشتجه بویا نزیک ناحیه بعشقال باکور دشتا موصل جه پار سالو حتی نهو چندین جاران ایرشن موشکان لسرویس سربازگاه هاتینه کرن جلای هیزن چکدار و حیا نها کسی برپرسیارتی خواه دیار نکریه به آوائه که فرمی کو بیجیتن من اف سربازگاه یا موشک باران کری لو ما دوه جی وکو هر جاره کادن یا وکو هر شوکا هات موشک باران کرن دیسا هات بو موشک باران کرن و دو موشک نزیک ربیه کا پیشمرگین هرما کردستان کد بوجبر کو اف ده ورا از بحث یم داخل هف سنوره دیل هرما کردستان هزن عراقی و هزن هرما کردستان برانبر یکن مدویت از بحثاوی چند بکم کو تند و مهدا هف جاران ایرشن موشکال سرویس سربازگاه هات اینه کرن ایرجی موشکن کاتیوش هات یکرن و دیسان فروکن درون فروکن درون هات من ریش کرن و هات نتقان بله ما بالي چندك جديد كو او ايرشكا بفروكن درون يعني فروكن بفروكوان هات كرن لي كابا ديار يعني وقت تجي قلت جنجاره ايرش تيكرن لي زيان لور نابن يعني بي زيان يعني او ايرش بتني بيامن بتني كو نشانك كو هنا كاسين دجي هبونا وي بنجهز سربازگاه يعني تركيا لو دفري هنا يعني شي جبرتي بله داخل او دفر اس بحث يم دشتاني نواكو باكور دشتاني نوا نزيك ناحيه بعشيقه اف دفره يا هات يا كنترول كرن جبال حشد شعبي والراسطه هيزن عراقي هبونا خواهيه لدس هلاطه سراكيل في دفري
حشد شعبیه لو ما بریا هفتیه که دم دیسا اف سربازگه هاتیه موشک باران کرن برسه وان هاتدان جلای هزین ترکیه و بارگای لیواسی یا حشد شعبیه شبکان هاتا بردمان کرن هرچند اوان برپرسیارتیا خود دیار نکر بو اوان افکاره کریه سربازگه او کربونه آرمانج داخل مدویت از بحثا زیان مادی بکم کو دشتا موصل بله دشتا موصل یا نافداره کو چاندنا دخلودانی و تایبت گن موجهی افجا ویگاوی موسم دورینا گن موجهیه دو شف دم اف سربازگه هاتیا موشک باران کرن آرمان جنواین درست نبوینه لو ما گلک زوین هولاتیان بوینه هاتینا آرمانش کرن و هاتینا صوتن و زیان مادی گلک بوینه هر دیسان شپار سال حتی نهو زیرتری 10 هولاتیان سویل هاتینا بریندار کرن کاوا عمر پیامری دنگی امریکا لموصلی گل که سپاس دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. ساریا قوتابیەکی تەمەن 15 ساڵانە و لە کاتی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ تووشی شێرپەنجە دەبێت. ساریا لە نەخۆشخانەی هیوا دەخرێتە ژێر چاودێری پزیشک و لە دۆخێکی تەندروستی خراپدا دەبێت بەڵام بڕیار دەدات بەشداری تاقیکردنەوەکانی بکات. لە کاتێکدا ڕۆژانە لە ژێر چارەسەری کیمیاییدا دەبێت بەڵام کاتێک نمرەکانی وەردەگرێتەوە پلەیەکی بەرز بەدەست دەهێنێت و دەبێتە پێنجەم لەسەر ئاسی قوتابخانەکەی. ساریا ئێستا بربەرەکانی لەگەڵ شێرپەنجەدا دەکات و دەیەوێت زاڵ بێت بەسەر نەخۆشیەکەیدا. لە ماڵی ساریاین ئەو قوتابیەی شێرپەنجە نەیتوانی لە تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ و خەونەکانی دای ببڕێنێت و توانی پلەی پێنجەمی قوتابخانەکەی بەدەست بهێنێت. لە ئیمتیحانی نیشتیمانیەکەم 544 هێنا ئاسام ئەکاتە 91 بۆ 92 کە ئەستی پێنجەم بووم لە قوتابخانەکەمە. ساریانە و شیروان خوێندکاری قۆناغی نوێمی بنەڕەتیە و لە سەروبەندی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵدا دووچاری شێرپەنجەی خوێن دەبێت بەڵام پێداگری ساریا بۆ بەشداریکردن لە تاقیکردنەوەکان وا دەکات خوێندنگەکەی بڕیار بدەن ڕۆژانە پرسیارەکانی بۆ ببەنە نەخۆشخانە و لەوێ وەڵامی تاقیکردنەوەکانی بداتەوە. دوای وەرگرتنەوەی ئەنجامەکانیش ساریا پلەی پێنجەم بەدەست دەهێنێت لەسەر ئاستی قوتابخانەکەی. لەم ئەخیرەوە ئیشتیهایی نەبوو زەعیف دەرەکەوت ئیتر کە فەحوساتمان بۆ کرد فحسەکانی بەداخەوە باش نەبوون بەرز و نزمی هەبوو زۆر لە ڕێنجا نەبوون فحسەکانی ئیتر داخڵی خەسخانەی هیوامان کرد لەوێ فحسیکیان بۆ کرد دەرکەوت بڵەت کانسەری هەیە شێرپەنجەی خوێن. ئەو کاتێک کە تۆزێک ئەو ڕۆژی وا هەبوو دووسێ کیمیایی وەرەگرت تر ئەو ڕۆژانە ینی زۆر بە ئەم هەر حەزمەکە سعیەکەم کەم و ینی ئیمتیحانەکانی خۆم بم بەڵام ناخۆشیش بوو چونکە بەڕاستی عیلاجەکانم قورس بوو بەڵام بەتوانین بە سەرکەوتوی ئیمتیحانەکانم بم و هەروەها داواشدا هەموو گەنجێکەکەم بتوانن ئیمتیحانەکانی خۆیان بن و مەڵێ ناتوانین دایمەن بڕوان بەخۆیانە بێ کە توان دەستجێتەوە بن و توان ئیمتیحانەکانیان بن. سەرکەوتنی ساریا لە تاقیکردنەوەکاندا بەو ئەنجامە بەرزە بەشێک لە خەمەکانی دایک و باوکی ساڕێژ دەکات ئەوان بە هیواوە چاوەڕێی تێپەڕاندنی یەکجارێکی نەخۆشیەکەی ساریان. کاتێککە ساریا وتیان ئەو نەخۆشیەتی وتی دایکە با من یەکەم ڕۆژ ئیمتیحانەکەم بەم ئەنجام بن کاتێککە چون بۆ قوتابخانە ئیمتیحانی بیرکاریە لەوێ و بربان بۆ هیوا دوای وتیان اعتیادیە بە ساریا بڵێن وتم زۆر اعتیادیە لەبەر ئەوەی لە بیدایەتی نەخۆشیەکەیاتی با هەموو شتێک بزانێ کاتێک کە ئێمە
دەڕۆژێکمان تەواو کرد لە ژووری قاوش اینجا خراینە ژووری عەزل ئیمتیحانی وەزاری ساریاگیان لە ژووری عەزلا دەستی پێ کرد وای لێ ئەها و کە ساریا وەکو ڕۆژی ئاسایی نەبوو سعیکردنی نەی ئەتوانیت سعیەکان کتێبەکانی تەواو کات لە زۆر ئیمتیحانە بڵین تای ئەبوو نەخۆش ئەکە و بەوەی سعیکردنیەوە بوو ئەوە نەبوو مێشکی مەشغوڵ بوو قەلق بوو بە بەردەوامی جیازی لەسەر بوو من هیوادارم کە ساریای کچم بەو هەموو مەرحەلە ناخۆشەیە بڕیوە هیوادارم ئەمە ببێت بە دەرزێک بۆ هەموو خوێندکارەکە خوێندکارێکی سەرکەوتووە من شانازی پێوەکەم کە توانیوێتی ئەنجامێکی زۆر باش بەدەست بێنێ بە ساریا بە ڕنج و ماندووبوونی خۆی و سعیکردنی خۆی ئەو دەرەجەی بەدەستێنەوە من دڵیام دەرەجەکەی بەرزتریژە و لەوە ئەگەر نەخۆش نەبووە چونکە شایدی دەرەجەکانی پێشتری شایدە کە ئەم لە ئاستێکی بەرزایە دەرەجەکانی ساریا لە پاڵ زیرەکیەکەیدا لە قوتابخانە بەهرەمەندە لە بواری وێنەکێشاندا بۆیە ئەو کاتەی لە نەخۆشخانە دەمێنێتەوە بە فڵچەکەی خەیاڵەکانی لەسەر کاغز دەنەخشێنێت ژووری تایبەت بە نەخۆشەکانە بوو ئیتر لەوێ وێنەمانە کێشا و یعنی یاریشتی خۆشمانە کرد ئیتر ئەو بوو ڕۆژێک زانیان کە من حەزم لە وێنە کێشانە لە حوشتیان بۆ هێنام لەگەڵ بۆیە و ئەوانە ئیتر ڕۆژێک خۆم حەزم کرد ینی حەزی خۆم بوو حەزم کرد وێنەیە بکێشم. ئێستا ساریا گەشتووەتە قۆناغی دووەمی نەخۆشیەکەی و بە هیواوە شەڕ دەکات بۆ ئەوەی سەرکەوتن بەسەر شێرپەنجەشدا تۆمار بکات و هەوڵ بۆ گەیشتن بە خەونەکانی بدات خەونی ساریا ئەوەیە ببێتە پزیشک و بتوانێت لە داهاتوودا چارەسەری هەموو ئەو نەخۆشانە بکات کە لە هەمان دۆخی ساریادان. سنوورکەری دەنگی ئەمریکا سلێمانی یەک بتنێ دکارە و هیڤیا چارەسەری ji bo vê xanima jîr û bicerek bixwaze. Li Duhokê jî du derçoyên kolîça çandinê dest daya projeyek taybetî çandinê helbet ji bo debara jiyana xwe lê daxwazê ji hikûmeta Herêma Kurdistanê jî dikin ku berhemên biyanî rêgiriyê lê bikin ji bo ku projeyê wan ser bigire. Selam balayî ev raport amade kiriye. Jina Kurd mil bi milê zalamî karkiriye ji bo avakirina xêzanek bextewer. Di demê nihada hin guhorîn dikarî da peyda bûne. Her du xanim ji van Mihemed û Şehîn Wahid derçûyên kulîja çandinê ne bi hevra dest projê berhemînana xiyara kiriye lê nahiya Dêrelûkê. فكرة مشروعي أم تشوبينا دورة كيد قال منظمة أفس مشروع بون مشروع تقديم كرن ما مشروع ما هذا ورجرتن بو مخانیه که پلاستیکی دانا ما دست که خیارت چاندین بر همه مگله که باشه الحمدلله روزانه بر همه خود بین بازاری ما تنسیقات گل مطعم و مارکت آگری او بر همه مشمت کرن اگر مروف اراده خو بددکاری چه جیاوازی دناو برا هر دو را گزاندانینه جبو داهنان و برهم اینانه خود چه جیازی که نه برا را گزنه می بکاری هر کاری که بیت هر دو راجس دشم کن راستا بیولوژی فیزیکن جه بکاتون لشونی جه وجوده بس اونا بیت راجر کو جیازی کفتنو بر هر دو راجز و راجز که دیتر بهستر بیت دیتن اف کار زراعتش کاری که غریب نی نبا افراد بردام کار زراعتی کن و شین کارن باشتر جیب کن نه تنها کار زراعتی هر کاری که هبیتن دشین باشتر جیب کن جن بیشتر نیو جوا که باز جن جوا کمیه چونکی نیو که دیجی او پرورده دست جنین او افرادن کار دیکن خودان آبوره که سر بخو پتر باوری بخوای و چه به نوید او افراد باوری بخوای جی دنوین باور خوب پرورده کردن هیوی و خواستا هر جوتیاره که اوه که دما گهشتنا برهمین خمالی ریل هاورده کرنا برهمین بیانی بیتا کرنج لای حکومت و داکو مفا جوان رنگ پروژه و چاندنه بیتا ورگرتن دخواز مش حکمت اوه که دم برهمینی چید بیتن خاصة المنطقة الزراعية جالك أم همي زراعتت كين وقتی بر همه بیانی داخل بیتن وقت پشتوانی با مشروعت ما و خلق منطقه مبخو بر همه بیانی داخل نکن دو همشین بر همه خوب سعلک و گنجای بازاری بهتر فروتن چونکه اگر حساب بیتن گلک ارزان بی بر همه در و داخل بیتو یه مجی ام فروشین بیتا گلک بهای که کم چیتن ام فایده جنو بینیم یعنی زحمت اومد اوه داد چیتن بس اگر بر همه مبتنه بیده سعلک و گنجای چیت هم
هم خلک منطقه هم هر دو استفاده جبینه. اف هردو خانمه هفرکیه دگل واقعی و جواکی دکن و دبیجن ام هنه لوران شیان پروژن چاندن وگن و سرکفتن تدابینن. سلام بالایی دنگ امریکا ناحیه تهرلوکه. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. بە سوودوەرگرتن لە ئاپێکی چاودێری ئێستا زانایانی ژینگە پارێز هەوڵ دەدەن ڕێگری بکەن لە کۆچی بە کۆمەڵی باڵندەکان با بزانین چۆن. ئێرە وەک چێشخانەیەکی کاتی وایە. ئەم شوێنەکانیە دروست کراوە لە کاتێک و شوێنێکی گونجاودا بۆ خزمەتکردنی باڵندەکان لە گەشتی زۆر درێژخایەنیاندا. دۆڵی ناوەندی کالیفۆرنیا سەرچاوەیەکی خواردنە بۆ مرۆڤ، بەڵام بۆ باڵندە کۆچبەرەکان کە هەزاران ساڵە سەردانی دۆڵەکەیان کردووە دۆزینەوەی ژەمێک خواردن ئێجگار قورس بووە. 200 ساڵ لەمەوبەر ئەگەر تۆ باڵندەیەک بوویتایە و بەسەر ئەم دیمەنەدا بفریتایە ئەوەی دەتبینی چەندەها ناوچەی زێلکا و شێدار و گژوجا بوو کە مێرووی زۆر و خواردنی تری بۆ باڵندە دابین دەکرد. لە ئێستادا ئەوەی کە تەماشای دەکەین ئەم دیمەنەیە کە پارچە زەوی کشت و کاڵی بە تەنیشت یەکەون. ژمارەی باڵندەکانیش کەم دەبێتەوە کاتێک کە نەتوانن خواردن و یا شوێنێک بۆ ژیانیان بدۆزنەوە لە کاتی کۆچکردنیاندا کە جاری وا هەیە تا 11,000 کیلۆمەتر لە گشتەکەیاندا دەبڕن. لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا نزیکەی لە 140 باڵندەکانی کەنار دەریامان لە ئەمریکای باکوور لەدەستداوە. ئەم کێڵگەی چەڵتوکە بە شێوەیەکی ئاسایی لەم کاتەی ساڵدا وشک دەبێت، بەڵام پرۆگرامێکی نوێ بۆ پاراستنی پیادەکراوە لەلایەن دەستگایی پارێزگاری سروشتەوە کە پێشنگایەتی دەکات و بە هاوکاری گروپەکانی ترەوە. پارە دەدات بە جوتیاران کە بۆ ماوەی چەند هەفتەیەک ئاوێکی زۆری کێڵگەکانیان بدەن تا سەرڕێژ دەبێت بۆ دابینکردنی شوێنێکی گونجاو و خواردن بۆ باڵندە کۆچبەرەکان. ئێمە کۆمەڵێک چۆلەکەی لمی ڕۆژئاواییمان هەیە لەم کێڵگەیەدا کە لەوانەیە لە دووری پانەماوە هاتبن و بەرەو باکوور و جەمسەری باکوور بەڕێ بکەون. ئەلبەتە ئاویش سەرچاوەیەکی بەنرخە لەم هەرێمە وشکەدا زۆر بە زەحمەتیشدا بەش دەکرێت. دیاریکردنی کەی و لە کۆ کێڵگەکان پڕ ئاو دەکرێن گرنگە بۆ سەرکەوتنی بەرنامەکە. لەم شوێنەدا ئاپی ئیبرد بەکاردێت. ئەمە کاربەرنامەیەکی ئازادە کە لەلایەن چاودێرێنەی باڵندە بۆ تۆمارکردنی دیمەنەکان بەکاردێت. هەموو ئەو تێبینیانە دەتوانرێت بەکاربهێنرێت بۆ ئەوەی پێشبینی بکەین کە باڵندەکان لەکوێ زۆر دەبن و لە کام کاتی ساڵدا. بە بەکارهێنانی ئیبرد لەگەڵ داتاکانی سەتەلایت پێشبینی ئەوە دەکەن کە سەرچاوی سەرەکی ئاو لەکوێوەیە. ئەندامانی تیمەکەش دەتوانن بۆ شایەکە دیاری بکەن و دیاریشی بکەن کە کام کێڵگە پێویستە ئاوی زۆر بدرێت. کێڵگەی مۆنتنا هەندێک لە 162 هکتار زەویەکەی لە پێناو ئەم بەرنمەیەدا پڕ ئاو کردووە. کێڵگەی چەڵتوک و پارێزگاریکردن لە ژینگە لەگەڵ یەکتردا دەگونجێن. من زیاتر لە 21 ساڵە لەم کێڵگەیەم. ڕەنگە لەو ماوەیەدا یەک-دوو لەغلەقەی سەر و چاو سپین بینی بێت، بەڵام لە ئێستادا بە هەزارەهایان لەم کێڵگەیەدا دەبینم. سەرکەوتنی پرۆژەکە وای لە گروپێکی پیشەسازی برنجیش کردووە بەکارکردن لەگەڵ جوتیاردان بەرنامەی خۆی دەست پێ بکات. ئەوان گەورەترین خاوەنزەوین لە ڕۆژاوادا کەواتە بۆ یارمەتیدان لە دابینکردنی و دروستکردنی شوێنێکی سروشتی بۆ گیاندەرەکان پێویستە لەگەڵ زەویە تایبەتەکاندا هاوبەش بیت کە پێم وایە دەرفەتێکی گەورە هەیە بۆ زیادکردنی ئەم جۆرە ئیشەش. لە باخچی ئاژەڵان لە باژارێ هاڤانای پایتەختی کوبا کارمەند متمایی بوون دەمادی تینک و دەوارێک یەک شاخ یان یەک قۆچ دەبژنێ زایە کو ئەڤە ژی هەلبەت یەک ژ دەوارێن هەری مەزنە و کارمەندین باخچی ئاژەڵان گەلکی کەیفخۆشن ژی کو بەvê سەرهاتی ئەو دبنەژێ دەرێ بەردەوامیە ڤی ڕەنگی ئاژەڵان کو ڕاستی نەمانی دبن.
هاوژینەکانی ئەو سەرکردانەی کە بەشداریان کردووە لە کۆبوونەوەی گروپی حەوت چێژ لە دیمەنە جوانەکانی ئەڵمانیا دەبینن. ڕۆژی یەکشەمە پیاسەیەکیان بەنێو گوندە جوانەکانی باڤاریانای ئەڵمانیادا کرد. مەریەم نروتەر و کریستیان نروتەر لەگەڵیاندا بەشدار بوون کە هەردووکیان وەرزشوانی پێشوون. شتی باش ئەوە جلێت خۆ دیار ناکەن کا چ جل بەرواندا نەچک و براسیژ دەما و نافدار گانەیەک خانمتوان پتر جلو بەرگێتوان بەرچاو بەڵام دەخیل بەڕاستی شوێنەکە زۆر جوان و دیمەنێکی دڵفرێنی هەیە. ئازیزان لێرە دادینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن. بەدوعا.